بەناوی خوای گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەی سپێک دەگەینەوە. ڕۆژی چوارشەممە کۆتا ڕۆژی شیکاری وەرزشیە لە هەفتەکەیە، بەڵام کۆمەڵێک یاری گرنگ و ناوازە لەم شەودا بەڕێوە دەچن کە لە ئینگلتەرا وجودی هەیە، لە ئیتالیا کۆمەڵە یاری گرنگمان هەیە، لە سعودیەش تایبەت بە ئیسپانیا کۆمەڵە یاری گرنگمانەیە کە ئەمڕۆ ئێمە لە شیکاری وەرزشی پێکەوە باسی دەکەین و تاوتوێی بارودۆخەکە دەکەین. لە ئیسپانیا جامی سوپەر ئیسپانیمانەیە کە پێی دەوترێت سوپەر کوپا یاخود سوپەر کاپ کە تێیدا چواریانەی ئیسپانیا کە وەرزی ڕابردوو بە پیپلەکانیان لە خولی ئیسپانی و ئۆساسۆناژ بە پێوەی یاری کۆتایی جامی شای ئیسپانیای بەرامبەر بە ڕیاڵ مەدرید ئەنجام داوە و بە هۆکاریەوەی ڕیاڵ مەدرید لە ڕێی لیگەوە سەرکەوتووە، ئەم وەکو پاڵەوان لە جامی شاوە سیر دەکرێت و بەشداری سوپەر کاپ دەکات کە ئەم شەو ڕیاڵ مەدرید و ئەتلەتیکۆ مەدرید لە دێربی مەدرید ڕوبەڕوو یەک دەبنەوە و هەروەها بەرشەلۆنە و ئۆساسۆناژ بڕیارە شەوی پێنجشەممە ڕوبەڕوو یەک ببنەوە. پێش هەموو شتێک خۆتان دەزانن لە ساڵانی ڕابردووتر کە دەوترا نازناوی سوپەر تەنها یاریەکە لە بینی پاڵەوانی جامیشا و پاڵەوانی خولی ئیسپانیا، گەر تیپێکیش پاڵەوانی هەردوو دەستکەوتەکە بوو بێ. ئیتر ئەوە بۆ نمونە لە ئینگلتەرا دووەمی خولەکەیان بەشداری پێکردو، لە وڵاتانی دیکە ئەگەر ئەو تیپۆک و پاڵەوانی جامەکە لا دەبرێت و دووەمەکە دەکرێتە پاڵەوانی جام و ئەو سوپەر ئەنجامەدا، ئەگەر بیرتان بێ پێشتر هەموو سوپەرەکان بەم جۆرە بوو. بەڵام سەردەمی نوێی تۆپی پێ، سەرمایەداری تۆپی پێ، بزنسی تۆپی پێ، پارە پەیداکردنی تۆپی پێ لەمەشە جارێکی تر زیانی بەیانەکان گەیانەوە لە پێناو چی؟ لە پێناو دەستکەوتنی پارەی زیاتر، لە پێناو چیا؟ لە پێناو وەرگرتنی پارەی زیاتر دەوڵەمەندبوونی یەکێتیەکان، ئەنجە دواتر سوودمەندبوونی یانەکان، چونکە یەکێتیەکان و ئەو بڵێن بۆ نمونە سەر ڕێکخراوی لیگا گەورەترین سوودمەندە لە ئەنجامدانی ئەم پاڵەوانێتیە لەبەری میوانداریکردنەکەی داوە بە سعودیا، نەی وەکو جاران نییە دوو یاری چوون و گەڕانەوە لە سوپەرەکانە لە ئیسپانیا ئەنجام درێن، نە ئێستا چواریانە گەشتی ئیسپانیا گەشتی سعودیا دەکەن، چواریانە بەشداری دەکەن و پارەیەکی زیاتریان پێدەدا و لامان کادا خۆی دەستکەوتێکی زیاتریە بەوەی کەوای کردو چواریانە سەردانی سعودیا بکەن و سعودیا پارەیەکی زۆریان دەدات. سەردەمی تۆپی پێ گۆڕاوە، ژمارەی یاریەکان زیاد دەکرێت لە پێناو دەستکەوتنی پاری زیاتر، لە پێناو دەستکەوتنی داهاتی زیاتر. بەڵام بۆ ئێمەی بینەر، بۆ ئێمەیە کە سەیری تۆپی پێ دەکەین، بۆ ئێمەیە کە حەزمان لە یاریەکانی تۆپی پێ، ئەگەر هیچ مفاجەیە ڕوونایە ئێمە ئامانجی گەورەتی تیابینین. بۆ نمونە سێریکە ئێمە جاران ئەمان و بەرشۆنە پاڵەوانی جامی شای ئیسپانیا بۆ ڕیاڵ مەدرید پاڵەوانی خولی ئیسپانی بووە، یاخود بە پێچەوانەوە ڕیاڵ مەدرید پاڵەوانی جامی شای ئیسپانیا بۆ بەرشلۆنە پاڵەوانی خولی ئیسپانی بووە، کلاسیکۆکەمانە بینی، بۆ ئێمەی بینەر چێژی تیا بوو. ئێستا جگە لە کلاسیکۆکە کە ئەگەریکی بێزێ ڕوبەڕووبوونەوەی هەبێ، دێربیەکی مەدریدی ژەبینی، ڕیاڵ مەدرید و ئەتلەتیکۆ مەدرید لە یاریکی بێزار ڕوبەڕوو یەک دەبنەوە، کەواتە بۆ ئێمەی بینەر، بۆ ئێمەی وەرزشکاران چێژبینینە، چێژێکی زیاتر وەرەگرین لەوەی کە دەبینین ڕیاڵ مەدرید و ئەتلەتیکۆ مەدریدی ژیاری سوپەر ئیسپانیا ئەنجام دەدەن. لەبەرەوە ئەم ڕەخنەیە بە دیوێ لە دیوەکان بۆ ماندووبوونی یاریزانەکان و بۆ ڕانەر ئاسایی ئەم ڕەخنەیە بگرن، بەڵام بۆ دیوی ئێمەی بینەر ئەمە شانی ڕەخنە لێگرتنی بەڵکو ئێمە چێژێکی تایبەت و شێژێکی زیاتر وەردەگرین. ئەمە کە حەزم کرد سەرەتا لەسەر سوپەر کەپ بڵێم و لەسەر بەشداری یانەکان. ئەگەر وردمەوە لە دوویارەکە لە یاری نێوان ئەتلەتیکۆ مەدرید و ڕیاڵ مەدرید بە تایبەت، تامان پێش دەستپێکی یارەکە هەردوو ڕانەرەکە چ کارلۆ ئەنشیلۆتی چ دیۆگۆ سیمیۆنی دووپاتیان لەوە کردوانێ کە ئەم یاریان هاوشێوەی یاری خول نییە کە ئەتلەتیکۆ مەدرید بە 3 گۆڵ سەرکەوتنی بەسەر ڕیاڵ مەدرید دانووسیەوە، کە هاوشێوەی یاری خول نییە. مەبەستەکە لێ چییە؟ تاگیاری یەکیاری نەوەت خولەکی تایبەتمەندی زیاترە لەو یاریەی کە تۆ بۆ نمونە سێخاڵ بۆ سێخاڵ دەجەنگی، لەبەر ئەم لەم یاریانەیە ئەمە یەکسانبوونمان نییە،
دەبێت یەکلا بێتەوە تیپێکی براوە دەرکێ بۆیە هەمیشە ئەزمون لە یاریێنەوە خولەکەکانە گرنگیشی زۆری ئێوە دەزانن کە دوو یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەتلێتیکۆ مەدرید گەر بە ڕیال مەدرید نەکەوتایە زۆر وارد بوو کە چامپیۆنز لیگ بێرە کە هەردوو چامپیۆنز لیگەکەش ینی بە وردەکاری بچووکە ئەتلێتیکۆ مەدرید نازناوەکانی لەدەستدا یەکیان خولێکی 94 گۆڵی لەسەر تۆمار کرا و دواتر لە کاتی زیادکراو یارەکەی لێ تێکچوو ئەوی دیکەشیان بە لەدانە یەکلاکەرەوەکان چامپیۆنز لیگی لەدەستداوە یعنی ئەوە نەبووە ئەتلێتیکۆ مەدرید چوو بێتە نیای 3-0 دۆڕان بێتی یاری کۆتایی چامپیۆنز لیگ یا وەکو یوڤە 4-1 دۆڕانی بێتی وەکوی بەرشۆنە 3-1 دۆڕان بێتی نە لە هەردوو یاریە کۆتاییەکەی ئەتلێتیکۆ مەدرید بە وردەکاری بچووک بەرامبەر بە ڕیال مەدرید شکستی خواردەوە ڕاستە یاریێکیان 4-1 دۆڕاوە بەڵام 4-1 چۆن دەقەی 94 گۆڵی لێکراوە تۆ میارە چۆتە کاتی زیادکراو فڕقەکە تووشی نیها هاتووە تووشی داڕوخان هاتووە لە بەروی گۆڵەکە کوشندە بوو کە لەو ساتی لیان تۆمار کرا زۆر گرنگە سیمۆنی ئەم خاڵانە لە بەرچاو بگرێ بۆ تیپەکەی کە بۆی بتوانێت ئەمانجێکی گەوری پێ بکەیت سەبارەت بە ڕیال مەدرید ئەم نازناوە زۆر گرنگە زۆر هاوڕێ ڕەنگە بە شتێکی لاوەکی سێریکەن یا بۆ نمونە بڵێن ئەم نازناوە تایبەتمەندی نە ئەم نازناوە بۆ ڕیال مەدرید زۆر گرنگە لە چ ڕوویەکەوە گرنگە منەمێ ئاماژە بە گرنگیەکانی بم یەکەم ڕیال مەدرید ئەم ساڵ پێکانێکی زۆر بەرەوەی کێمیانەی گرتۆ بەڵام ئاست و ئەنجامەکانی زۆر باشن وەشکۆیەکی گەورە بۆ ڕیال مەدریدیە بۆیە ئەم یاریزانانە لە نەبوونی هاوڕێکانیشیان هەوڵی ئەم نازناوە دەدەن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم گرێبەستی کارلۆ ئەنشیلۆتی تا ساڵی 2026 نوێ کراوەتەوە لە بەرامبەر ئەم نوێکردنەوەیە ینی شانازیی تر دەبێت بۆ ئەنشیلۆتی کە ئەم نازناوە پێشکەشی مۆزەخانەی یانەکەی بکاتەوە لە بەرامبەر نوێکردنەوەی گرێبەستەکە کەمەش دەبێت وەکو شیرینیە یاخود وەکو دیارێکە گرێبەستەکەی نوێکراوەتەوە خاڵی سێهەم بۆ خودی ڕیال مەدرید و ڕکابەری لە وەرزی ئەم ساڵا گرنگە چونکە ڕیال مەدرید وەرزی ڕابردوو تەنها نازناوی جامی شای ئیسپانیا بردوێتەوە ئێستا ساڵی 2024 کە دەست پێ دەکات بە سوپەرکەپ دەست پێ بکە و وەخولی ئیسپانی پێشنگی گرتووە لە چامپیۆنز لیگا ڕکابەری دەکاوە لە جامی شایە ماوەتەوە هەر ڕوبەڕووی ئەتلێتیکۆ مەدرید دەبێتەوانێ کەواتە بۆ دەستپێکی وەرزێکی نوێ بۆ پێدانی گوژمێکی جیاواز بە یاریزانەکان بۆ ڕکابەریکی بێز لە وەرزی ئەم ساڵە نازناوی سوپەرکەپ بەلای ڕیال مەدریدەوە زۆر گرنگە و پێگاتەی تیپەکەش ئەگەر قسەی لەسەر ڕیال مەدرید بکەین تەبان من هەمیشە لە سەرەتای وەرزیش بۆ ڕیال مەدرید وتومە ڕیال مەدرید بەشداری مەرکاتۆی هاوینە ناکە کە سەرە ڕمنایانی لە بەرەوەی بۆ ڕیال مەدرید زۆر باش دەزانێت پلانی ئەمیانانە بە گاڵتەدانانرێ و پلانە سادەی نییە کە تۆ هێرشبەرێکی سەرە ڕمتەیە نەخێن ئەمیان پلاندانێ ئەڵێ لە هەموو دۆخەکانە من تا مێرکاتۆی زستانە دەتوانم لە ڕکابەری خولی ئیسپانیا بم دەتوان قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ تێپەڕێنم واگەر نوقسانیەکەمە بوو لە مەرکاتۆی زستانە پڕیکەمەوە سەرباقی و پێکانەکانیش لە ڕیال مەدریددا وجودیە بەڵام کاتێ تۆ لە پلەی یەکەم بیت و کاتێ تۆ بە یەکەمی کۆمەڵەکە و لە چامپیۆنز لیگ سەرکەویت و وەرشە ژیارەکە و بردی بێتوانێ ئەمە ڕێگریت لێ دەکات لەوەی لە گواستنەوەی زستانەیە بەشداری مێرکاتۆ بکەیت ئێستا زۆر هاوڕێ گلەی لە ڕیال مەدرید ینی تۆ بێنە بەر چاوی خۆت بۆ وەرزی ئەم ساڵ بیلێمگانگە ئەکرێ دەکرێ نەخێر ڕۆدریگۆ ئەکرێ دەک بکرێ بێئینسافیە بەرامبەر بە ڕۆدریگۆ بە گۆڵەکانی ڤینیسیۆس جونیۆر پاش چاکبوونی لە پێکان ئەگرێ لێ دەک بکرێ کە وەرزی ڕابردوو ئاستە ناوەزەی پێشکەشم ساڵ ئاستێکی باشیە بەڵام هاوشێوی وەرزی ڕابردوونیە نەخێر ئەوە تا برایم دیاز لەو دەرفەتانەی راوەتێ باشترین ئاسیشی پێشکەش کردووە دەبێت بگەڕێتەوە سەر کورسی یەدەک خۆسیلۆ هەمیشە وەکو حاڵەتی ناچاری پشتی پێدەبەستێت وەرە سەر ناوەندەکان چوامینی و ڤالڤێردی و تۆنی کرۆز یاری پێ دەکەی تۆ کێشەو نییە چوامینی و کروز و مۆدریچ یاری پێەکەی تۆ کێشەو نییە ڤالڤێردی و کاماڤینگا و مۆدریچ یاری پێەکەی تۆ کێشەو نییە هەنی کۆمەڵێ بژاردە شەشحە و بژاردەی بەهێزە لەبەر دەمایە لە ناوەندا کە هەچکامێکیان یاری پێ بکەی گونجاندنێکی تایە هەچکامێکیان یاری پێ بکەی هێزێکی تایە کەوتی پانی تر ناتوان خاوەنی بن بۆی تو ناتوانین دەستکاری هێڵی ناوەندیشکی لە باڵەکانی بەرگری تۆ لەم لە
مێندی و فێرانگارسیاوەیە دوو یاریزانێناوە هەموو تیپێک دوو یاریزانی باڵی بەرگریەوە سیاتری ناوێت ناکرێتەوە گرێ بە سیدیکە بکەیت لەم لاوە تۆ کارفاخاڵ و ڤاسکێسێ ڕاستە ناو بەناو کارفاخاڵ و شیپەکانە بێ ڤاسکێس و شیپەکانە بێ بەڵام لە هەموو دۆخێکە تۆ هێشتا تیپەکە و بۆ وەرزێم ساڵ تیپەکە و مەزبوطە تاکە کێشەی ڕیاڵ مەدرید دڵی بەرگریەکەیەتی نەک هێرشبەری سەرڕم لە ئێستا زروفی ئەم ساڵ وای لێ هاتووە دڵی بەرگریەکەیەتی لەبەری وەکو وتومە بەڵێ ڕیاڵ مەدرید وەکو هێرشبەری ژمارەنەوە وەکو هێرشبەری سەرڕم کێشەی هەیە بەڵام تۆ هێرش بە ئەم پرسیارەکەمەوە تۆ هێرشبەری سەرڕمە بۆ چییە بۆ گۆڵکردنمە ئێدەک تۆ کێشەی گۆڵکردنی نییە تۆ بۆ چی ئەڵێ من هێرش بەرمەوە بۆ گۆڵکردن دە ڕیاڵ مەدرید کێشەی گۆڵکردنی نییە ڕیاڵ مەدرید هەموو یارێ گۆڵی خۆی دەکا هەموو یارێ گۆڵی خۆی دەکا و بەرامبەرەکەی گوزی خۆی وەشێنە کاتە کێشەیەوەی نییە بەڵام کێشەی دڵی بەرگریەیە بۆ نمونە ئێستا ناچۆ ڕۆدیگەر سەرکرداتی یەڵی بەرگریەکەن چونکە ئالابا و میلیتاوە دووچان ڕێبات ساڵی بین بەڵام لەم لاوامەدەکاری بۆ چوامینی کراوە لەبەروی بژاردەی زۆر هەیە لە ناوەندا بژاردەی زۆر هەیە لە ناوەندا ئامادەکرا بۆی کە چوامینی بچێتە دڵی بەرگریەوە یاری بکە وەجگەلەوە ئەنچیلۆتی باسی لۆش کرێمە دەتوانین فێرلان مێندیش لە دڵی بەرگری یاری پێ بکەین و فرانک گارسیا بخەینەوە باڵی چەم کەواتە پێشەنگی و یەکەمەکان وا دەکات لە ڕیاڵ مەدرید بەو جۆرە بێزە نەیەوێ بچێتە مێرکاتۆی زستانەوە و بشتێتە مێرکاتۆی زستانە گرنگی بە هێنانی بەرگری کارێک بە ئەمە لەسەر دۆخی ڕیاڵ مەدرید کە ویستم باسی کەم وە لەسەر گرنگی ئەم جامەش بە هەموو ئەنجامێکەوە ڕیاڵ مەدرید ئەم جامە زۆر بۆی گرنگە وەکو دەستپێکی وێرزینەوە وەکۆی کە ئامانجەکەشی کە بۆم باسکردی سەبارەت بە ئەتلەتیکۆ مەدرید کۆمەڵێک قسە هەیە لەسەر ئەتلەتیکۆ مەدرید من لە ئەتلەتیکۆ مەدرید ئەمساڵ ڕازیم ڕێگا زۆر هاوڕێ لە ماوەی ڕابردوو زۆر ڕەخنەمان لە دیگۆ سیمۆنی گرتووە بەس بەجددی من پێتان بڵێ من لە ئەتلەتیکۆ مەدریدی وەرزی ئەمساڵ ڕازیم ئەمساڵ ئەتلەتیکۆ مەدرید تیپێکی دامەزراوترا ئەمساڵ ئەتلەتیکۆ مەدرید شێواز یاریکردنی دیاریکراوە ئەمساڵ ئەتلەتیکۆ مەدرید هەر کۆمەڵێ ناو نییە و ئیتر گۆڕانیتیانە بێ بەڵکو کۆمەڵەیە سێرەی لاویش لەم تیپەیە دەرکەوتون ئەمساڵ لە ئەتلەتیکۆ مەدریددا چەند جارە من تۆ دەیڵێمەوە گۆڵکردنەکانی ئەتلەتیکۆ مەدرید دیارە کە گۆڵکارەکەی مۆراتا و گریزمانن جاران بەو جۆرە نەبوو جاران بەو جۆرە نەبوو بەرگریکارەکان گۆڵکاری ئەتلەتیکۆ مەدریدیش بوون کەواتە بە بڕوای من لە وەرزی ئەم ساڵە سیمیۆنی گەشەی کردووە بە یاریزانەکانی ئەتلەتیکۆ مەدرید بە تێکەڵکردنی کۆمەڵێک یاریزانی لاو لەگەڵ یاریزانە ئەزموندارەکانە هێدی ئەتلەتیکۆ مەدریدێکی جیاوازمان بینیوە ئەتلەتیکۆ مەدریدێکی ڕکابەرمان بینیوە ئەتلەتیکۆ مەدریدێتی دوور لە پلانی چڕی بەرگری بینیوە هەموو کەس بە یاریکردنی ئەتلەتیکۆ مەدرید بە شێوازە بەرگریەکەی ئەتلەتیکۆ مەدرید ڕازی نەبووە و یاریکردنی ئەتلەتیکۆ مەدریدیشی هەرگیز پێخۆش نەبووە و هەموو تیپانەشی کە ڕوبەڕووی ئەتلەتیکۆ مەدرید بوو نەتوانێت بە ئێستاشەوە کانچلۆتی باسی لێ کردووە ئێمە حەزمان بە ڕوبەڕووبوونەوەی ئەتلەتیکۆ مەدرید نییە چونکە شێوازێکی یاریکردنی تایبەت بەخۆی هەیە کە مای ناڕەحەتیە بۆ تیپەکانی ڕکابەر سەختی تووشی تیپەکانی ڕکابەر دەکاتەوە ئەمە وا دەکات کە کەم نەو تیپانەی کە حەز بە ڕوبەڕووی ئەتلەتیکۆ مەدریدکەن بەڵام بە بڕوای من گەشە هەیە لە ئەتلەتیکۆ مەدریددا لە وەرزی ئەم ساڵە ئەکرێت ئەم کۆمەڵە یاریزانە لاوەی ئەم ساڵ سیمیۆنی دروستی کردوون لەگەڵ ئەوەی کە ئەم ساڵ دواوەرزی کوچی و ساول نەگوێز و ینی کۆمەڵە یاریزان بێ کە ناتوان خزمەتی زیاتر بەیانەکە بکەن چونکە بە بڕوای من لە ئێستا نەکوچینە ساول نەگوێز ناتوان خزمەتی یان ئەتلەتیکۆ مەدرید بکەن وە زیاشن لە تیپەکەیە کەما و نەتوانێت ینی پێویستی بە گۆڕانکاری زیاتر ئەتلەتیکۆ مەدرید گۆڕانکاری لاوانەشدا بکە ئەتلەتیکۆ مەدرید وەرزی داهاتوو دەتوانێت بەهێزتر بێت چونکە ئێستا وەرە سەیری گریزمان کە باشترە وەرە سەیری مۆراتا بکە باشترە و کورسەیری هەڵی بەرگریەکەی کە واتە ئەتلەتیکۆ مەدرید من بە بڕوای من لە وەرزی ئەم ساڵە لە گەشەکردنایە لە وەرزی ئەم ساڵە بەرەو بەهێزبوون دەچێت بەڵام بەو مەرجەی سوود لەم پێگاتەی وەرزی ئەم ساڵ وەربگرێ بەو مەرجەی کە سوود لەم یاریزانە گەنجانەی ئێستا و یاریزانە ئەزموونانەی کە دەتوانن وەرزی ئەم ساڵ بە سەرکەوتووی کۆتایی پێبێنن ئەمانە بێڵڕێتەوانێ و ڕاستەوخۆ و یاریزانانەی کە سوودێت پێ ناگەێنن کە هیچ ئیزافەیەکیان بە تیپەوە نییە بۆ تیپەکە نییە ڕاستەوخۆ دوور بخورێنەوەی تر هەچ کەسێکە کوچیە گریزمانە ئۆبلاکە هەچ کەسێکە و بتوانانی مەرکاتۆی ئەنجام دەیم لە بڕوایم ئەتلەتیکۆ مەدرید لەگەڵ سیمیۆنیا هیچ کێشەیەکی نییە وە جگە لەوەش زۆر هاوڕێ باس لەوە دەکەن کە
کاکە خۆ سیمۆنی ئەنجامی بۆ ئەتلێتیکۆ مەدرید نایەنێ با دوور بخرێتەوە. خۆشم لە ساڵانی ڕابردووم قسەیم کردووە، بەڵام هەمیشە پرسیاری ئەوشم لە خۆم کردووە باشە سیمۆنی دوور بخرێتەوە لە ڕانەراتی ئەتلێتیکۆ مەدرید چێ دێنن بۆ ڕانەری ئەتلێتیکۆ مەدرید؟ بۆ نمونە ئەوەی کەی هێنن بۆ ڕانەراتی ئەتلێتیکۆ مەدرید چه ئەنجامێ بۆ ئەتلێتیکۆ مەدرید دێنێ؟ خۆی یەک خاڵیژەیە سیمۆنی بەرزترین موچەی هەیە وەکو ڕانەر لە ئەتلێتیکۆ مەدریدە لە چاو هەموو ڕانەرەکانی دیکەی جیان. ئەنی ئەوە تایبەتمەندیەکە کە سیمۆنی پێیتەوە بەردەوامە ئەتلێتیکۆ مەدرید زۆر لە کارەکانی سیمۆنی ڕازیە، چونکە لەمە باشتر ناکرێ بۆ ئەتلێتیکۆ مەدرید. لە ماوەی 7 ساڵە دوو نازناوی خولی ئیسپانی بەری ئەمە دەستکەوتە، دوو یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەری ئەمە دەستکەوتە، نازناوی ئەوروپا لیگ بەریتەوە ئەمە دەستکەوتە، سوپەری ئەوروپا بەریتەوە ئەمە دەستکەوتە. یعنی ئەم ئەنجامانەی بۆ ئەتلێتیکۆ مەدرید هاتوون کە جامی شاشی بردوتەوە، ئەم دەستکەوتانی بۆ ئەتلێتیکۆ مەدرید هاتوون کارگێڕی یانەکە و سەرۆکایەتی یانەکە و هاندەرانی یانەکە زۆر لێ ڕازین بۆ زۆر مەمنونیشن پێی، بۆ هیچ کێشەیەکیان لەگەڵ سیمۆنیان نییە. تۆ دەتەوێت سیمۆنی کاگات یاری کۆتایی چامپیۆنز لیگ بۆ دووەم جار بیباتەوانێ؟ هەڵەکە لای تۆیە، هەڵەکە لای من بووە کە بنەمەوێت تهدیدی کەم سیمۆنی ئەبێ ئەتلێتیکۆ مەدرید بگا بە نازناوی چامپیۆنز لیگ. نا، هیچ کەس ناتوانێت لە سیمۆنی باشتر بۆ ئەتلێتیکۆ مەدرید کە. ئەمە بڕوای سەرۆکایەتی یانەکەی بڕوای کارژێڕی یانەکەی. بۆی دۆخی ئەتلێتیکۆ مەدرید من بڕوام وایە بە تایبەتی لە وەرزی ئەم ساڵە تەندروسترە و تەنها و گۆڕانکاری وردانە بکات ئەتلێتیکۆ مەدرید دەتوانێت لە وەرزی داهاتوو باشتر و باشتری دەکەوێت. پێشەوەی بچمە سەر بەرشەلۆنا و لەگەڵ یارەکانی تری ئەمشەوە گەر کۆمنت هاتبێت سەبارەت بە پرسیار و تەوەری بەرنامەکە وەڵام دەدەمەوانێ، بەڵام ئەوانی دیکە وەڵام نادەمەوە. سپاس بۆ دەستخۆشیەکانتان. کاک هەڵمە دەڵێت لە ڕیزبەندی ئەم جامە گرنگترە یان جامیشە؟ بە بڕوای من نازان، من نەچوم بە دوای ئەم پرسیاری توی کاگەڵمەت بزەبت بزانم ئەم گرنگترە یا ئەو گرنگترە. بەس بە بڕوای من خول، دواتر جامیشە و دواتر سوپەر. بە بڕوای من بەو جۆرەیە. ئەتر نازام لە ئیسپانیا بەم جۆرەیە بەزم بە پێ هەڵسەنگاندنی من بەم جۆرەیە، بەڵام دەقیق نیم لەسەری کاکاڵمەت. کاکاروان ئەنچیلۆتیڵێ بۆ دۆڕانەکەی بۆ تۆڵەکردنەوەی دۆڕانەکەی لالیگا ناتوین زۆر ڕاستە. کاگازا دەڵێ بێ ڕیاڵ مەدرید بیباتە و نازناوەکەش بەرێتەوە. بەرسەوە ئەتلێتیکۆ مەدرید دەگەنە یاری کۆتایی، ڕیاڵ لە هەمویان زیاتر ئامادەترە. کاک مەسعود یەک گلەیم هەیە لە هاوڕێیان بەداوای لێبردنەوە، هەمووتان هاوڕێی خۆشەویست من، هەمووتان براو ئەزیز و کەسی منن، بەس من کۆمنتی هاوڕەکانە مێ هەموو کۆمنتەکان بخوێنمانە لەبەرەوە تکایە کە کۆمنت ئەنووسن یەک جار کۆمنت بنووسن، یعنی ناکرێت تۆ هەموو 5-6 جار کۆمنت بنووسیتەوانێ، یعنی حەقی هاوڕەکانی ترە ئەخۆی. خۆ من هەمووی براو ئەزیز و خۆشەویستی منن، هەمویان هاوڕێ ئەزیزی منن، من شانازیان پێوەکەم بە کۆمنتەکانان، بەڵام وا بکەن با کۆمنتی هاوڕەکانی دیکەش بخوێنینەوە، ینی هەموو جارم کۆمنتانە دووبارە نەبێت. لەبەرەوەی من یەک جار کۆمنتی زەلامەکە خوێنمەوە، جارێک ترە و ناوم بێتە لا نایخوێنمەوانێ. کاگامان جەڵێ سڵاو کاک محەممەد، خوا پێم لە ڕیاڵ ژوەک بەرشۆنە نییە بۆ مەرکات و بۆ ڕیاڵ دەتوانێت باپی و هەلاند و هەموو یاریزانێک بێنێت، بەس بەرشۆنە ناتوانێت جیاوازی چێتخوا گەر بۆمان ڕوون بکەیتەوە. سپاس دەکەم کاگامانج. بەو جۆرە نییە ڕیاڵ مەدرید هالاند و مباپی نێنەوە، بەڵام تۆ حسێب کە وەرزی ڕابردووتر بەرشەلۆنە کۆمەڵە گرێبەستی زۆر گەورەی کرد، تۆ ڕافینا و هێنا، تۆ کۆندی وێنا، کریستێنسنی هێنا، لیڤاندۆڤسکی وێنا، یعنی کۆمەڵە گرێبەستی زۆر گەورەی کرد بەرشەلۆنە. کام گرێبەستانە جێگەی سەرنج بوون، ڕیاڵ مەدرید هێندەی ئەو گرێبەستی نەکرد. ئەمساڵ ڕیاڵ مەدرید ئەو گرێبەستە دیاری کردبێتی بێلینگامە، ئینا تۆ یاریزانێکی وەکو فران گارسیا ناوێت، یان یاریزانێکی وەکو برام دیاس ناوێتی بۆ تیپەکە، خۆسیلۆ گرێبەستی عارێ، فەرقیە گرێبەستەکان. بەڵام خاڵەگەیە لە بەرشەلۆنە ئەنسام قسەیە بکەم زۆر هاوڕێ غەڵەتی ێگا داوای تەفاسیلی ژەکا وەڵامی و پرسیارە بە ماوەی تر نازانم چی بکەم. با ناو نەهێنم، دۆخی موچە لە بەرشەلۆنە لە ماوەی ڕابردوو لە سەردەمی بارتۆمیۆیە موچەی یاریزان گەشتە بۆ لووتکە.
لە ڕێکخراوی لیگایە بۆ نمونە 400 ملیۆن بۆ بەرشەلۆنە دیاری کراوە بەرشەلۆنەم 400 ملیۆنی تێپەڕانەوە بۆیە کە یاریزان دێنێ بە پێم گرێ بەستە جێی بکاتەوە دوای ئەو دۆخەش لە ساڵی 2021ەوە لە دوای ئەو دۆخەش هاو موچەکان ڕێ بکاتەوە بەڵام هێشتا موچەی بەرزیە بوو هێدی بە دەرکردنی بە ڕۆشتنی پێچێ و بە دوورکەوتنەوەی کۆمەڵە یاریزان و موچەکەمکردنەوەی یاریزان و لێخۆشببوونی یاریزان و ڕۆشتنی بۆ سیە سۆمانە وردە بەرشۆنە توانی یاریزان ناونووسکە لەو موچەیە ئەگنا وەکی تر بەرشەلۆنە وەکو پارە پێبوونی کارگەڕیانەکە تۆ بتێوێ قەت وەکو ڕیاڵمەدی ناتوانێت بەڵام ئەو کۆمپانیایی کە سپۆنسەری ڕیاڵمەدی دەکا بۆ گرێبەست ئەو کۆمپانیایی کە سپۆنسەری بەرشۆناکە بۆ گرێبەست ئەمانە جیاوازیە خۆ بڕوا مەکە هەموو گرێبەستانەیە کار ڕێخەزێنەیانەکە بێ چەندین سپۆنسەر و چەندین کۆمپانیای گەورەی تایە هەر لەوە چی خۆی پێت بڵێ کۆمپانیای ئەدیداس بێ بۆ لەو بڵێ کاکە بۆ نمونە ئێستا گرێبەستی مباپێ بڵێ کاکە ئەمە ڕیکلام بۆ شەریکەی نایکەکە هەر چیەکەت کردوم یاریزانە بێنە نادیەکەەوە من چی ئەڵێ ئەدەمێ لە بەرامبەرەوەی کە تۆ بتانی ئەم یاریزانە بەدەست بێن و بیکەم بە سپۆنسەری درێسەکانی من ئەبەم جۆرەیە گرێبەستەکان پەیوەندی بە خودی ڕیاڵمەدید و بەرشلۆنەوە نییە کاگاوکار ئەڵێ زیرەکی ئەنچیلۆتی نەبووە سەر ڕیاڵ مەدرید لە پلەی چوارەمە بوو کاک ژیار بەڵێ منیش هەمیشە وتومە گاڵتەم بە ئەتلێتیکۆ دیکە گرێبەستی سیمۆنی درێژ دەکاتەوە بەڵام دڵنیا بە لەوەی ئەوەی سیمۆنی بۆ ئەتلێتیکۆ مەدریدی کردووە لەسەر و خواستی کارگەڕیانەکەوێ ئەوە ئێمەین غەڵەت بووین کە ڕەخنەمان لەمە گرتووە لەبەری سیمۆنی هەموو ئامانجەکانی کارگەڕی تیپەکەی بەدیەناوە ئەتلێتیکۆ مەدرید لەمە باشتری پێ ناکرێت بۆیە سیمۆنی هەر بەردەوامە بێ کاکە سیامان سڵاو و ڕێزیش بۆ تۆ کاکە ڕێبین ئەڵێ کاک محەممەد ئەم ڕیاڵەی تۆ باسی دەکەی زۆر بە شانوباڵی هەڵدەدەی ئەم شەودۆڕە هەر ئاوا قسەکەیان داوای لێبوردنکە وەڵی من هیچم نەوتۆ بڵێم ڕیاڵ مەدرید ئەباتەوە واکەوە وتومە ئەمە ئامانجی ڕیاڵ مەدریدە نەگەر تۆ بتەوێ لێم تێبگەی ئەڵێم ئەمە ئامانجی ڕیاڵ مەدریدە ئەمە ئامانجی ئەتلێتیکۆ مەدریدە ئێستا ئەگەر تۆ منتەقیانە بیر بکەیتەوە ئاوا کە وردەبییتەوە لەمە جوان لی تیەگەی ئەڵەی کە بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید ئامانجی سەرکیان دەستەبەرکردنی ئەم نازناوێ خۆ تۆ ناکرێ بە دەرلاوان بڵێ وەڵا ئۆسەسۆناوە ئەتلێتیکۆ مەدرید 100% ئامانجیان بردنەوەی ئەم نازناوێ شتیوە هەر نابێ بەراوردی ئاسی ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدرید کامەی یار و کامەی نەیارە دەزانێت کە ڕیاڵ مەدرید لە پێشترە بۆ بردنەوە بەسەر ئەتلێتیکۆ مەدریددا ئەتر نازانم ینی نەهاتوم ئەفزەلێت ینی 100 جاریش لەویا بێ من ئەفزەڵێتی ڕیاڵ مەدرید دێم بەسەر بردنەوە لە ئەتلێتیکۆ مەدریددا گەرم شەو ئەتلێتیکۆ مەدرید 3 گۆڵش بکات بەری هەموو کەسێکی عاقڵ هەموو کەسێکی منتەقیکاوە سیریەکە دەزانێت ڕیاڵ مەدرید لە پێشترە تا بردنەوە لە ئەتلێتیکۆ مەدرید بەڵامی تر بارودۆخی یاری و نەوەت خولەک ئەمە شتێکی دیکێ و ئەبێت چاوەڕێی یارەکە بکەین ڕێنە گیان قوربانە بم سڵاو و ڕێز بۆ تۆش خاڵی لاوازی ڕیاڵ مەدرید بە بڕوای من دڵی بەرگریە ڕیاڵ مەدرید لە ڕووی دڵی بەرگریەوە کامڵ نییە و پەکخستنی ناوەندەکانی ڕیاڵ مەدرید دەبێتە خاڵی لاواز بۆم تیپە هەستی پێک کە ڕوبەڕووی ڕیاڵ مەدرید دەباتەوە بتوانێت ناوەندی ڕیاڵ مەدرید پەک بخات یاخود نێڵێت ناوەندی ڕیاڵ مەدرید بەو حڕیەتەی خۆیان بەو ئازادی خۆیان لە یاریگادا بڵاو ببنەوانێ ئەتوانێت گورز لە ڕیاڵ مەدرید بوەشێنێ کاکەسان ئەڵێ ئەتلێتیکۆ مەدرید لە هەردووشان ئامادەترە بۆ ئەم نازناوە بە چ پێوەرێک نازان بەس کاکەسان بڕوای وایە ئەتلێتیکۆ مەدرید لە هەردوو ڕیاڵ مەدرید و بەرشۆنە ژاماترە بۆ دەستەبەرکردنی ئەم نازناوە من نۆ کۆمنت کا گۆرانە لێ بۆ باسی منتەخەبی عێراق ناکەین ئینشاڵڵا هەفتەی داهاتوو کە جامی یاسیا دەستی پێکرد باسێکیش لە عێراقەکەین وەڵاهی کاکسرود نووسیوێتی کاک محەممەد کێ سەرەکەوێت بۆ یاری کۆتایی من جارێ نەموتوە کێ سەرەکەی بۆ یاری کۆتایی ئەوە لێگە ڕیاڵ مەدرید دەم شەونەی برداوانێ بەیانی وەرە داوای لێبوردنکە چانەوە بۆی وی تهدیدی کەم و بڵێم 100% ئەم سەردەکەی وەڵا نازانم کاکاروان بەرشلۆنە گرێبەستی زۆری پێویستە
ئاردەگولەر یاری دەکات بەڵێ لەسەر کورسیە دەبێ بەس نازان بۆ ئاردەگولەر بەخوا یاریم نەبینیەوە کاگامان چەند خولەکێکم بینی لە یارەکەی جامەکەیە بەڵام بە پێی پیویست نەبوو کەم نەڵسەنگاندنی ئاردەگولەرکەم و هیچ کاتێکیش ئێمە ناتوانین بەیەک یاری هەڵسەنگاندن بۆ ئاردەگولەرکەین. کاکە کۆشیار سڵاو بۆ تۆش. کاکۆژین بزانم گرێبەستە گەورەکانی ئەتلەتیکۆ مەدرید چییە؟ تۆ گرێبەستی گەورە بە چییە زانی؟ کیە گرێبەستە گەورەکانی؟ گریزمانە خۆی پێیگەیان و گەورەی کردووە، خۆی کردوێتی بە یاریزانیاوێتی بە بەرشلۆنە نەیویستۆ هێناوێتیەوە. مۆراتا گرێبەستە گەورەکەیەتی، کوچی گرێبەستە گەورەکەیەتی، خیمینێز گرێبەستە گەورەکەیەتی، ئۆبلاکی لە بەنفیکاوە ناوە خۆی پێیگەیاندووە گەورەی کردووە. ئەو هەموو بەرگری کارە باڵانەی کە دروستەکە خۆی دروستەکە ساڤیچ هێناوە لە فیۆرنتینا کە کۆمنتێک دەنووسی منتەقی بیر بکەرەوانەیە کە تۆ بڵێ ئەڵێ ئەتلەتیکۆ مەدرید گرێبەستی گەورەکە بێئینسافی ئەمە. من هیچ محیبەتێکم بۆ ئەتلەتیکۆ مەدرید و بۆ سیمۆنیش نییە، بەس ئەمە بێویژدانیە بەرامبەر بە ئەتلەتیکۆ مەدرید. کامەیە گرێبەستی گەورەی ئەتلەتیکۆ مەدرید؟ کامە؟ بێلینگامی هێناوە، میسی هێناوە، سوارێزی هێناوە، نەیماری هێناوە، هالاندی هێناوە، هاریکینی هێناوە. گرێبەستی گەورە لایەوە چییە؟ مۆراتاتان پێ گرێبەستی گەورەیە؟ ئەمە منتەقی نییە، ئەمە بێویژدانیە بەرامبەر بە سیمۆنی بەکارەکانی لە ئەتلەتیکۆ مەدریدە. جواو فلێکسی پێ گرێبەستی گەورەیە. طبعاً یەک شتان با پێ بڵم، گرێبەستی جواو فلێکس بە گرێبەستێکی 5 ساڵەی واژووکرا بە 126 میلیۆن یۆرۆ بە قیست کە مناڵێک بۆیە ناوێتی کە پێ بگا لەگەڵە. یعنی منتەقی تیانە لە 5 ساڵە تۆ گرێبەستێ بکەی بڵێ جواو فلێکس بە 126 میلیۆن گرێبەستەکەی واژوو کراوە، تۆ بێ شەڕی جواو فلێکس بە تیپەکە. جواو فلێکس گرێبەستی لەگەڵ کراوە لەگەڵ ئەتلەتیکۆ مەدریددا ناگونجێ، شێواز یاریکردنەکەی ناگونجێ. جواو فلێکس تۆ بە یاریزانە گەورەیە بینی لە پورتوگال ئاساز نییە. جواو فلێکس ڕۆژێ لە بەرشۆنە ستایی شەکرێت 4 ڕۆژ سەرزەنش دەکرێت. توی بە 2 یاری بڕیارەی من بە 4 وەرز بە 3 وەرز بڕیارەیم لەبەرەوە دڵنیا بەلەوەی کۆژە گیان خۆت هەڵەتی ئەو گرێبەستە گەورانی تۆ باسیەکەی شمولی ئەتلەتیکۆ مەدرید ناکە. باسێک لە بەرشەلۆنە بکەین. طبعاً من زۆر مەبەستمە لەسەر بەرشلۆنە و چاوی بۆستم لە کۆمەڵێک خاڵدا. ئەوە کاغاباسی ژنووسێتی فالکاو کاکە بە فالکاوە چی بکە؟ خولی ئیسپانی بۆ بردو، یۆرۆلیگی بردووە، سوپەری ئەوروپای بردووە. ئەمانە نازناونین، من باسم لێ ئێستەیە. بە فالکاویش کە فخاوەنی فالکاو بووە کە گرێبەستی فالکاوی کردووە و دەقەیە سوپەری ئەوروپاشی بردووە، یۆرۆلیگیشی بردووە، خولی ئیسپانیشی بردوەوە بە فالکاوە. ئەویژەم دەستکەوتانی یەناوە، بەڵام ئێستا ئەم یاریزانەی نییە بۆیە دۆخەکە ڕێک دەخاتەوە. بەرحاڵ بەرشەلۆنە و چاوی بمانەوە نەمانەوە دۆخی بەرشلۆنە لە دۆخێکی مەترسیدارە، لە دۆخێکە کە بە جۆرێک لە جۆرەکان پێویستی بە گەڕانەوەیە. چاوی سەرڕای ئەوەی کە لە خولی ئیسپانی تووشی کۆمەڵێک ناڕەحەتیاتەوە بەڵام هێشتا نی وەرزی لە بەردەمان ماوە. بارودۆخی تیپەکە هێمن بۆتەوانێ. چاوی پاڵپشتی کارگەڕی هەیە لە ڕووی سەرەوە، لە ڕووی دیکۆ ناڵێم. پاڵپشتی هاندەرانی کەتەلۆنیا هەیە، پاڵپشتی هاندەرە کەتەلۆنەکانی بەرشەلۆنی هەیە. بۆیە ئەوەی کە کراوە تاوەکو ئێستا زۆر ئاسایە بۆ بەرشەلۆنە، ئاسایە لە ڕکابەریە. من هەمیشە وتومەوە ماڵێمەوە مەرج نییە بەرشلۆنە دای نابێت لەسەر چاوی لە وەرزی ئەم ساڵە ڕکابەری خولی ئیسپانی بکاتەوە، بەڵام مەرجە بۆی دانابێت قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ تێپەڕێنێ. لای تۆ بەرشلۆنە ناتەن دروستە، لای من ناتەن دروستە. ڕەنگە لە دیوی کارگەڕی بەرشەلۆنە و لە دیوی دیاریکردنی ئامانجی بەرشلۆنە لە سەرەتای وەرزەکە تەندروست بێ و هیچ کێشەیەکی نەبێت. بۆیە ئەکرێت چاوی گەیشتن بە یاری کۆتایی جامی سوپەر بە کردنەوەی ئەو دەلاقەیە بزانێت کە تیپەکەی بێتەوە ناو ململانێ، کە تیپەکەی بێتەوە لوتکەی بێتەوە ڕکابەریکردنی پێشەنگی ڕیزبەندی. چونکە بەرشەلۆنە سەرەڕای هەموو کێشانەی کەیەتی من ناڵێم پێگاتی پێرفێکتە، بەڵام ناژڵێم پێگاتی هێندە وێرانە و ناژڵێم بەرشلۆنە ئەنجامەکانەوە، چونکە ئاساییە هەموو کات و هەمووتی پێ تووشی کۆمەڵێک ناڕەحەتی دەبێتەوە، کۆمەڵێک بارودۆخی دژواری توژە. گرنگە بە کەمترین زیانەوە لی دەربچێ، بەڵام بەرشلۆنە قوربانیی زۆری یا لە ماوەی ڕابردوودا. بۆیە ئەکرێت چاوی ئەمە وەکو
دەرچەیەک بۆ گەڕانەوەی بەرشلۆنە چونکە هێشتا چاوی دەرفەتی ئەوی لە بەردەمامەوە بارودۆخی مۆرزەی بەرشلۆنە ڕێ بکاتەوە بەڵام کارەکەی قورسە ئەمە کاری چاوی بەرشلۆنەیە کە چاوێکی زۆری لەسەر خۆی کۆ کردوێتەوە هەمومان چاوەڕێ وەڵامدانەکەن و بیریشتان نەچێم شەو لیڤەرپۆڵ و فۆڵهام یاریانەیە و لە جامی ئیتالیاش کۆمەڵ یاری بەهێزەیە کە دەربی پایتەختێ لە نێوان لازیۆ و ڕۆما میلان و ئەتڵەنتاش خبەڕبوونەوەیکی دیکەی بەهێزی کۆناغی چارێکی کۆتایی جامیانەکانی ئیتالیا تا ڕۆژی یەکشەمە پێتان نەگەمەوە شاد و کامران من خواتانە